لە بازگەی ئاسایشی ناحیەی سیدەکە وەکو پیشەی هەمیشەییان کەوا بەردەوام ئێمە دەچینە ئەو ناوچانە بۆ ڕووماڵی تۆپباران و هاتنی سوپای تورکیا بیانومان پێدەگرن و زۆربەی جار ڕێگامان پێنادەن بسنە ئەم ناوچەیە ئەم ڕۆژ بیانووی ئەویان پێگرتین کەوا ئەم ناوچانە ئارام ڕێگامان پێنادەن بسنە ئەو ناوچانە بەڵام ئەمە تەنها بیانویە لای ئەوان. بەڵێ بێگومانە و کەناڵانەی کەوا نزیکن لە دەسەڵات لەو ناوچانە ڕێگەیان پێ ئەدرێ بۆ ڕووماڵکردن، بەڵام ئەو کەناڵانەی کەوا لە دەسەڵات نزیک نین و ئۆپۆزیسیۆنن زۆربەی جار بیانویان پێگرن و بازگەکانی ئاسایش ڕێگەیان پێنادەن. ئەمڕۆژ ئێمە و چەند کەناڵێکتر لە بازگەی ئاسایشی ناحیەی سیدەکان ڕێگەمان پێ نەدراکەوە بچینە دەڤەری برادۆست و گوندی بەرمیزە ڕووماڵی هاتنی سوپای تورکیا بکەین. زۆر باشە، دەمەوێت بپرسم لەو گرتە ڤیددیوانەی بڵاو بۆتەوە کە چەکدارانی سوپای تورکیا یان جەندەرمەکانی سوپای تورکیا لە گوندی بەرمیزە بە ئاسایی دێن و دەچن، چەند کامیرایەک دەبینرێن کە وێنە دەگرن. ئەو کامێرایانە کامێرای ئاژانسەکان و دەستگاکانی ڕاگەاندنی تورکیانیان ئەمانە هی کەناڵە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانن بە پێی ئەو زانیارانەی تۆ وەردەگرت بێ. بەپێی و زانیاریانەی کەوا ئێمە وەرمان گرتووە ئەو سەرچاوانەی زانیاریان بە ئێمە داون بەشێک لەو کامیرانە هی ئاژانسەکانی تورکیان کەوا لەگەڵ سوپای تورکیا هاتوونەتە ئەم گوندانە لەگەڵ سوپاکەوە ڕووماڵی هاتنی سوپای تورکیان بۆ نێوخاچی هەرێمی کوردستان کردووە بە تایبەتی لە گوندی بەرمیزە لە سەرسنووری نێوان هەرێمی کوردستان وڵاتی تورکیا. کەواتە کەناڵەکانی ناوخۆ لەوێ بوونیان نەبووە لە کاتی هاتنی سوپای تورکیا؟ بە حکمی ئەوەی شوێنەکە دوورە ئەو کەناڵانەی تا ئێستا نەمانزانیوە هیچ کەناڵێک لەو کاتەدا کەناڵە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لەو کاتەدا لەوێ ئازاد ئەوم پێ بڵێ کە ئێستا کەناڵە ناوخۆیەکان ئەمڕۆ ویستیان بستنە شوێنەکە ڕووماڵی ئەو شوێنە بکەن. چەندێک دوورە لە بوونی سوپای تورکیا لەو ناوچەیە؟ بەڵێ بە حکمی ئەوەی کەوا ئێمە ڕێگەمان پێنەدرا، ئێمە تەنها ئێستا لە سنووری لە دەرەوەی ناحیەی سیدەکانین، چەند کیلۆمەترێک لە سنتەری ناحیەی سیدەکانەوە ئێمە دوورین، ڕێگەمان پێنەدرا لەوێ بەرەو گوندی بەرمیزە بڕۆین. ڕەنگە لەم شوێنەی کەوا ئێمە لێن 50 کیلۆمەترێک لە گوندی بەرمیزەوە دوور بین کەوا هاوسنوورە لەگەڵ وڵاتی تورکیا. بە پێی زانیارانی تۆ هەت بێ ئازاد، سوپای تورکیا دەیەوێت پێشڕۆیی بکە وردە وردە بەرەو قوڵایی ناوچەکانی هەرێمی کوردستان و ناحیەی سیدەکان و دەڤەرەکە دەکشێ یان لە سنوورێک وەستاوە و ئێستا پێشڕەوی ناکە؟ دیارە لە مانجی 12 ساڵی ڕابردووەوە سوپای تورکیا بە قوڵایی 20 کیلۆمەتر هاتۆتە نێوخاچی هەرێمی کوردستان، تاوەکو ئێستا لە سنوورەکە ماوەتەوە و 20 کیلۆمەتر لە نێوخاچی هەرێمی کوردستانەوە ناوە ئەم سوپایە ڕوبەڕووبوونەوەی هەیە لەگەڵ چەکدارانی پەکەکە گەریلاکانی پەکەکە لەم ناوچەیە. دیارە هاتنی سوپای تورکیا بۆ سنووری ناحیەی سیدەکان گرفتی بۆ هاوڵاتیانی ناوچەکە دروست کردووە. ئەم ناوچەیە بە زۆری بە کەرتی کشت و کاڵ و بە ئاژەڵداریەوە خەریکن. لە ئێستادا ڕەوەندەکانی ئەو ناوچەیە ناتوان بچنە کوێستانەکانی دەڤەری برادۆست بە حکمی ئەوەی ئەو سوپایی لێەوە. ئەمەش گرفتێکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە. ڕەنگە ئەم ساڵ ئاژەڵدارەکان بە هیچ شێوەیەک نەتوانن بستنە ئەم سنوورانە. پامنێرمان ئازاد ئۆمەراوی لە سنووری ناحیەی سیدەکانی سەر بە قەزای سۆران، سوپاس بۆ بەڕێستان.